بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و بەخشندە. ئێمە لە گوندی باناڵێن لە شارباژێر سەر بە قەزای ماوەت کە لێرە پرۆژەی حەوزی ماسیمان کردووە. حەوزە ماسیەکانمان ئێستا لەم کاتەیە بەهۆی ئەم سارد و سەرما و بەسەڵەکەی حەوزەکانمان بەستوویەتی 10 سانتیم ئەستوری سەهۆڵەکەیەتی واز و خاو نابێتەوە، بەڵام تا ئێستاکانە ئەم ماسیانە لەناو ئەم حەوزەیە ئێمە بەرهەمەکەیمان لێ نەخواردووە و بەکارمان نەهێناوە بۆ فرۆشتن. ئەم ساڵبندانەی بەسەرا هاتووە، بەڵام ئێمە نازانین ئێستا ماسیە لەناو ئەم حەوزەیە ئایا زیندووە یاخۆت مردووە ماوەیان نەماوە. داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە شتێکمان بۆ بکەن، قەرەبوومان بۆ بکەنەوانێ خوا نەخواستە ئەگەر ماسیەکانمان تیاچوو بێ هەرێک حەوزێک لێرەکانە یەکی 20 ملیۆن دینار ئێمە زەرمەند دەبین، خوا نەخواستە ئەگەر ماسیەکانمان تیاچوو بن. ئیشەڵا داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەهانامانە بێن و شتێکمان بۆ بکەن و زۆر سپاستان دەکەم.